ڕوانگەی یەکێتی ئافرەتان یان هەڵسوڕێنەرانی ئەم پرۆژەیە بۆ ئەوە نییە کە بە ڕوانگەیەکی فێمینیستی داخراو یا دۆگما بێت. ئەوە ڕایەکی سایی دەکە ئێستا فێمینیزم یان خەباتی ئافرەتان، خەباتی و توێژە کاریگەرە زیاتر لە خەمی گەورەی پرۆسەی هاوسەنگی کۆمەڵایەتیایە، نەک لە خەمی ئەوەیە بێ کە زاڵبوونی ڕەگەزێک بەسەر ئەوەی ترە ڕابگەێنێ بە قەدەرەوەی کە ئەم پرۆسەیە پرۆسەیەکی متەکامیلی یەکتر تەواوکردنە. لەو شەدی کۆمنتەریەی کە بینیمان خاتونێکە پەیامێری کوردستان تیڤیە خاتونە شندوتی من دڵخۆشم کاتێککە ئافرەتێکە بینم لەسەر شاشەی تیڤیەکان یا لە میدیایە کار دەکات. هەرە مامان باتەوە سەر و گوزارشتەی کە ئەو کاتەی کە لە کایە جیاوازەکانە ئافرەت ڕای هەیە، سنگ کورسایی هەیە، کۆتایی بەو گوزارشتایەنێ کە ئافرەت بۆ لەم دوای جۆگەرێ، چونکە بە تەنها ئافرەت دەرجۆگر نییە، بەڵکو ڕای هەیە لە کۆمەڵگەیەکە ئەگەر ئافرەت جۆگر بێ و ڕای نەبوو ئەو کۆمەڵگەیە بە ڕای نووسەریشی گەورەی وەکو ستیوارت میڵ کۆمەڵگەیەکی ڕاستیستە، چونکە کۆمەڵگەیەکە نیوەی خۆی کە دایشی نیوەکەی دێشێتی ڕەتەکاتەوە. چ جای ئەوەی کە ئافرەت لە سەرئاستی میدیا گفتاری هەیە، ڕای هەیە و پشتی بەشداری هەیە. میدیا لە مێژووی مرۆڤایەتیە لە ئەنجامی هەڵپەیا پەلەی ژیان و پەیا بووە، لە ئەنجامی دیقەتگرتنی مرۆڤ بۆ دەوروبەری خۆی و ئەمەش گەڕان بە دوای مەعریفەیەوە یەکرد کە زۆرترین زانیاری و زۆرترین هەواڵ بەدەست بخات. هەر ئەوەش ئەمان باتەوە سەرەوە عیبارەی کە هەمومان لەسەری کۆشین بەوەی کە مەعریفە هێزی تەواو و هێزیش لە مەعریفەیە. معریفەش سەرچاوەکەیە گەڕێتەوە بۆ ئەو بنیادەی کە لەکوێوە تۆ هەواڵ و زانیاری بەدەستەکەن. سەرەتای میدیا وەک بەشی زۆرتان ڕەنگە بیزانم یا ڕەنگە ئەگەر هەڵە نەبم هەمومان بزانین لە دوای پیچنینەوە هات، لە دوای دۆزینەوەی پیتەکانەوە هات، بەڵام لە بیرمان نەچێ ڕۆژنامە بۆ نوخبەیەک بوو، بۆ ئەوانە بوو کە خوێنەوار بوون و لە جوبسێک ئامایەوە. خۆشبەختانە لەو سەردەمەوە کورد دەستێشی بە مەعریفەوە گرت و لێدانەبڕا. هەرە مەژەچەکە لە مقاوماتەکانی مقاومەی مانەوەی یان با بڵێن توخمی سەرشی مانەوەی نەتەوەی ئێمەوەکەی ئەمڕۆ جەنابی سەرۆکی حکوومەتکار نێچیروان بارزانی پشتڕاستی کردەوە کە بە تەنیا شاخەکان نین کە دۆستی ئێمەەوە زمانی کوردیە، مانەوەی زمانی کوردیە کە ئیعلانی پاراستنی مانەوەی ئێمەی کردەوە. 121 ساڵەوە پێش لەلایەن خانەوادی بەدرخانەکانەوە مقدار میکات بەدرخانێکم ڕۆژنامەی کوردی دەرەکە. ئەم ڕۆژنامەیە لە پاڵەوەی کە ئەرکێشی میدیایی داستۆیە ئیعلانی پەیامێکی گەورەی ئینسانیەکە کە ئەویش زمانی بوونە، زەمەنی بوون و ڕاگەیاندنی بوونی نەتەوەی ئێمە ئەچەسپێنێ لە ڕێی ئەو ئەرکە میدیاییە گەورەیەوە کە پێی وترێ ڕۆژنامە. کەواتە ڕۆژنامەی کوردستان جیا لەو ئەرکە میدیاییەکەیەوە ئەرکێکی زۆر قورستر لەسەر شانی بوو کە بەیانی ئیعلانی مانەوەکە. پێبەپێ ئەو قۆناغەکە باسمان کرد لە مێژووی مرۆڤایەتیە، مێژووی میدیای مرۆڤایەتیە کە ئەم باس لە مێژووی مرۆڤایەتەکەی نایە میدیا باس دەکەین بە جۆرەیەوەی کە ڕۆژنامە تەنها بۆ نوخبەیەک بوو و تەنها خوێنەوارەکان دەستیان پێ ڕاگەشت و لە جوزێکی لۆکاڵیان مابووە. بەدوایە قۆناغی دووەمیە لە ساڵی سیەکانی سەدەی ڕابردووە کە لە رادیۆ یا با بڵێن میدیای بیستراو دوای میدیای تایپێت. ئەم میدیایە لە جەنگی دووەمی جیهانیە هەواڵەکانی ڕووماڵە کرد و کە ئێمە تاریخی سەحافا خوێنەوە بینین ڕۆڵێکی زۆر بەرپرسیارانەی بینەوە لە وڵاتانی پێشکەوتووە. بۆ نمونە لە وڵاتێکی بریتانیا ڕووماڵی هەواڵەکانیە کرد و بەڵام سەرگوزشتەی سەرکەوتن و سەرفرازی سەربازەکانی خۆی جێڕایەوە وڕێی پۆڵایی نێخستە بەردەمی جەماوەری وڵاتەکەی خۆی. بەڵام لێتان ناشارمەوە بە جۆرەی ئەو مێژووی کە هەیە کاتێک کە ڕادیۆژە دایکە بەیەکەوێتە کێبڕکیەکەوە لەگەڵ ڕۆژنامەتان دەگاتە ئاستێک کە گروپێک پێیابن لەگەڵ ئەوەیان ئاژانسەکان هەواڵ نەسپێرن بە ڕادیۆ بۆی ئەم شەڕی سەبق دووزەبێت سەبق بگەڕێتەوە بۆ ڕۆژنامە. خۆشبەختانەوە کۆتایی پێت و ئاژانسی هەواڵ ئەوە چەسپێنێکە ئەبێت سەرچاوەی هەواڵ وەک یەک بە یەکسانی مافی پێدانی زانیاری بە میدیای تایپکراو خۆشە. خۆشبەختانە لە میانەیە شاکە ڕادیۆیە کورد ڕۆڵی کاریگەری بینی لە سەرەتای شەستەکانی سەدەی ڕابردووە کە ڕادیۆ دەنگی کوردستان لە دایکە بێ وەک ڕادیۆی دایک ئەبێ بە منبەرێکی نەتەوەی و نیشتیمانی بە
بەرپرسیارەتیشی میدیایی نیشتیمانیەوە یەتە مەیدان و کاریگەری ڕیشەیی لەسەر جەماوەرەکەی بەچێوێڵێ. دوا بەدوای ئەو قۆناغێکی ترێتە ئاراوە کە تەلەڤیزیۆنە کە میدیای بینراوە، ئەمیش بۆ ئەوەی کە واقعی سیاسی و کۆمەڵایەتی یان زانیاریەکان بە شێوەی بەرجەستەوە بە خێراترین ڕێگا بڵاو بکاتەوە کە بە دواشیان من زۆر بە خێرایی لەسەر کەم لەبرۆ یاڵن کاتەکەت کەمە ئەو کەناڵە فەزایەکانیان کەناڵە ئاسمانیەکانیان تا داخلی ئەو سیستمە دنیا و ڕەشێمە بنکرێتێ گلۆبالیزیشن وەک بێتە هەواڵ و زانیاری بێتە چەمکێکی گەردوونی واتە بێ بە چەمکێکی یونیڤێرساڵ کە لەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیا لە یەکتری بە ئاگا بێن و لەم یانەیەشا خۆشبەختانە کورد یەکەم کەناڵی کوردی کەناڵی سەتەلایتی کوردستان لەدایکە بێ و ئەبێتە مینبەرێکی نیشتیمانی و نەتەوەیی و میدیایە کە بە پرنسیپی میدیایی بە بەرپرسیارەتی میدیاییەوە یەتە مەیدان. و لە بیرمان نەچێت کاتێک کە میدیای بینراو دێتە ئاراوە تەفسیر دروست دەبێت، واتە لێکانەوە بۆ هەواڵ بۆ معلومە دروست دەکا و ئەمان باتەوە سەر ئەو ڕایی کە واڵتەر لیبمان لە ساڵی 1922 لە کتێبە بەناوبانگەکەی لە ئامراسی پەیوەندیە باسیەکە کە لێکانەوەکان کاریگەری ڕیشەیی لەسەر ڕای گشتی دروست دەکەن. لەم بوارەشە خۆشبەختانە ئێمە وەک کورد میدیایەکی گەشە سەندومان هەبووە، بەڵام لە بیرمان نەچێ ئەم میدیایە وەک هەر کایەکی تری معریفی ئەویش بەسەر دوو لایەنەدا بەشە بێت. چۆن لایەنی پۆزتیفی هەیە، لایەنی ئەرێنی هەیە، لایەنی نەرێنیش هەیە، ڕێک وەکەوەی کە ئینسانێک لە شوێنی خۆیان ڕاوەستاوە نێوان دوو پەنجەرەیە کە هەر لایەنشانەکەیتەوە دیمەنێکی جیاوازی لێ بینی. ئەگەر پەنجەرەی لای یەکەمت دیمەنی پۆزتیف بێ، پەنجەرەی دووەم دیمەنە نێگەتیڤەکەیەتی وەگەڵێن ڕاگەیاندنیا میدیا شمشێرێکی دووسەر، چونکە ئەگەر لی نەزانی ڕەنگە خۆشی پێ بکەی، خۆشی پێ زامدار بکەی. ئەو کاتی کە میدیا پێیەکی کەوتە ناو لایەنە نەرێنەکەوە بارگاوی بێ بە ئیرهابی فکری و ئەو میدیایە زیاتر پەرۆشی ئەوە بێ کە میدیایەکی وروژێنەر لە ئەوانی کە شارەزایان هەیە یان لە مەجای ئەکادمیا خوێنوانە ئەوازان بۆ میدیایە وترێن بە عەرەبی پێوتێ ئەلام مستەفرا ڕەنگە بە کوردیەکە ئەگەرم بە هەڵایان نەچم میدیای سیاڕوو باشترین تعریفە بێ بۆیان. ئەو میدیایە زیاتر لە هەڵپەی ئەوەیە کە چۆن متەفەڕیزە دەوری خۆی کۆ بکاتەوە، ئیتر بەرپرسیارەتی لە هەلبێشی کەیانیانێ. بەداخەوە ئەمە کەم تا زۆر ڕەنگە لە نێو میدیای کوردیا بەدی بکرێت بە حەدێک بوو کە گەیشتاوەی لە ڕوبەڕبوونەوەی شەڕی تیرۆرە کەناڵە بوو یا میدیا بوو، نەک هەر پشتیوانی لە هێزی پێشمەرگە ناکرد کە لەبری هەموو مرۆڤایەتی شەڕی داعشیە کرد بگرە کاری لەسەرەوە کرد چۆن وەرەی خەڵک کاڵ بکاتەوە کە بەداخەوە ئێمە هەمومانەمان بینی لە کاتێکی شان میدیایکی بەرپرسیارە بوو کە من دیمەنە پۆزتیفەکەیە لەسەر شاشەکەی یان لە نێو ڕادیۆکەی یان لەسەر مانشێتی ڕۆژنامەکەی بە گەورەی خاوەنی و مانشێتە بوو کە هەمومان پێشمەرگەی. ئەمە میدیایەکی بەرپرسیارە، میدیایەکی نیشتیمانیە. سپاس بۆ ئەنجومەنی سلێمانی یەکێتی ئافرەتانی کوردستان، سپاس بۆ ئێوەش.